کوردستانە شاری مامجەلال ئەمڕۆ کەرکووک سەوز پۆشە بەقڵ تاڵەبانی لێرەوە وتارێکی ئاگرینی هەیە. کەرکووکیەکان چی دەکەنە قوربانی لە پێناو سەرۆکەکەیان و حیزبەکەیان لەگەڵم بن. چۆن خۆمان نەڕژین لە بەرخاتری سەرۆک ئامادەی خوێن ببەخشن. ئامادەی ڕۆحمان پێنە قوربانی وەڵای هەموو شتێک ئامادەم خۆم کەمە قوربانی هاڵ و مناڵ و هەموو یەکەینە قوربانی. ئێمە خوێمە بەخشیوە هەموو شتێکم ومێکی ئێمەش ئامادەی هەموو قوربانیەکین لە پێناوی سەرۆکەکەماندا.